بەڵێ بەڕێزان سەبارەت بەم پرسە دەچینە نیویۆرک لەوێ بەڕێز دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردا نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لێوە لەگەڵمانە. کاک دیندار سلااوت لێبێت یونیتات چۆن دەتوانێت ئەو بەو هەماهەنگەی لەگەڵ حکوومەتی عراقیدا لە دادگاییکردنی ئەندامانی داعش هاوکاری بکات. بله سپاس با ئێوە عزیز، سپاس بۆ کەناڵ K24 ڕاستە بەڵێ یونیتات وەکو ئەو نێردەیە یانکو ئەو تیمی نێودەوڵەتی بۆ لێکۆڵینەوە لە تاوانەکانی داعش دیارە ئەمڕۆ لە نیویۆرک بە حزوری باڵیسخانەی عێراق یانکو مەندوبیە عێراق کە نێردەی هەمیشەی عێراق لە نیویۆرک و ئێمەش وەکو تیمی نیشتیمانی لەسەر ئاستی عێراق و وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئێڤێنتێکیان کۆبوونایەکیان سازدا. دیارە مەبەستیان کۆبوونەوە ئەوە بووە کە ئەو لانە نێودەوڵەتیانە و وڵاتانەی کە لێرن لە ئەنجومەنی نیشتیمانی عەفوەن ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی UN لە بارگای سەرەکی لە نیویۆرک باسی ئەو تاوانە نەکرا کە تاوانی داعشن بە تایبەت لەسەر مەوزوعی تاوانی سپایکەر ئەمڕۆ ئێڤێنتێکی سەرەکی هەبووە و دیارە ئێمەش وەکو هەرێمی کوردستان بەشێکین لەوە ئەوڵانە کە یونیتات هەیەی لەسەر ئاستی عێراق ئەمڕۆ زۆر بە تێر و تەسەل باسی تاوانەکانی داعش کرا. دیارە ئەمە هەوڵەکە لە هەوڵەکانی تیمی یونیتات کە دەستی پێ کردووە لەسەر ئاستی وڵاتان بە تایبەتی ئەو بارگانە کە UN و کوربەندی نێودەوڵەتینە باس لە تاوانەکانی داعش دەکرێت بە کەیس بە کەیس بە تاوانی کە بە تەواوی پێدەگوتێت تاوانی دژی مرۆڤەتی. باشە کاک دیندار بابەتی دادگایش نێودەوڵەتی باسکراوە سەبارەت بە دادگاییکردنی ئەندامانی داعش یاخود لە دادگاکانی عراق یاخود هەرێمی کوردستان یەکلایی دەبێتەوە ئەم پرسە. بەڵێ لە میانەی ئەو وتایانکو ئەو مداخلە و ئەو گوتارەیەکی هەمان بووە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان چکێمەش بە شێوەیەکی فەرمی داوات کرابووین کە ئامادە بین لە کۆبوونەوەی نەتەوەیەگرتووەکان لە نیویۆرک داواتەکە لەلایەن خۆی تیمی نێودەوڵەتی ئاراستەی ئێمە کراوە لە عێراق و لە هەرێمیش باسمان لەوە کرد کە هەرێمی کوردستان پرۆژە یاسایەکی خۆی هەبووە و ئەم پرۆژە یاسا جەنابی سەرۆک وەزیران لە حکوومەتی هەرێمی کوردستان دەستپێشخەری سەرەکی بووە بە ئەو پرۆژەیە و لەسەر ئاستی ئەنجومەنی ئاسایش ساڵی 2021 دەستخۆشی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرا بۆ ئەوەی کە ئەم پرۆژە ڕەوانەی پەرلەمانی هەرێمی کوردستان کردووە. ئەمڕۆژ جارێکی تر لێرە ئێمە جەخمان لەسەر ئەو سیاسەتە کردووە کە هەرێمی کوردستان ئامادەیە هەم لە پرۆسەی دادگایی کرد هەمیش لە پرۆسەی پێدانی زانیاری و معلومات و هەمیش ئێمە بەردەوامین کە تیمی یونیتات ئەو دادگایانە یانکو ئەو دادگای تایبەتمەندە کە دەبێت هەبێت لە عێراق هەرێم پاڵپشتی ئەم دادگایە. بەڵام ئەوی کە جێگای تەحەدیە حقیقەت ئەمڕۆ واضح بوو لە کۆبوونەوەکە کە عێراق تا ئێستا وەکو حکوومەتی اتحادی میکانیزمی لەبەردەست نییە بەم دادگایە و عێراق تا ئێستا شتێکی بەدیلی پێدەست نییە کە هاوکار بێ بۆ دامەزراندنی دادگای میکانیزمی نییە یاخود ناوێت بیکات. خۆ لە ڕاستیدا تا ئێستا نیەتێکی وا پێشان نەدراوە و دەستگا یەک و دەسەڵاتی دادوەری لە بەغدا کە سوڵتەی قەزاییە ڕێگر بووە کە ئەم پرۆسە بە پێوەری 23/79 کە بەریاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە بۆیە ئەمڕۆ ئێمە ئەم بابەتە لێرە لە نیویۆرک باسمان کرد پێویستیمان بەوە هەبووە کە زیاتر لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی ئەم بابەتە بگاتە ئەو شوێنە و پەیامی حکوومەتی هەرێمیش وازەحە کە ئێمە بڕیارەکە جێبەجێ دەکەین بەشێکی لە بڕیارەکە و دەسەڵاتی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی سەربەخۆی قەزایی خۆیایەتی و دەبێ ئەم دەسەڵاتە لە داهاتوودا کاری جدی لەگەڵ ئێمە بکرێت و ئێمە ئامادەین بۆ دادگایەکی بەم شێوەیە. باش کەواتە بەگشتی ینی کۆسپ و تەگەرەکان چین یەکە بۆتە لەمپەر لە بەردەم ئەم دادگاییکردنی ئەندامانی داعش. لە ڕاستیدا ئەوەیە کە حکوومەتی اتحادی تا ئێستا وەکو پێدەچێت جۆرە سیاسەتێکی پەیڕەو کردووە کە مەماتڵەی تێدایە بەڵام ئەوەیە کە حقیقەت وڵاتانیش و خودی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئەم تیمەی کە دامەزراندووە تیمێک بووە حقیقەت کە خودی عێراق داواکاری کردووە داوایەکی عێراقی بووە بەڵام کە دێتە ئەرزی واقع و جێبەجێکردنەکەی من دەیبینم تیمی یونیتات یانکو تیمی نێودەوڵەتی پاڵپشتێکی زۆر گەورەی لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هەیە زیاتر لە 50 وڵات پاڵپشتی ئەم تیمەن و تێچووی ئەم تیمەش بەشێکیان تەحمل دەکەن و ئەوی دیتم حقیقەت ئەوەیە کە احتیمامێکی زۆر گەورە هەیە بە کاری ئەم تیمە لە عێراق و هەوڵەکانی حکوومەتی هەرێمیش لەم ڕۆوە. باشە کاک دیندار ینی لە کۆبوونەوەکەدا ئێوە قسەتان لەسەر ئەوە کردووە ینی چارەنووسی چەکدارانی بیانی داعش چی بەسەردێتەوە لە وڵاتانی خۆیان دادگایی دەکرێن یاخود ئەمیش هەر لە عێراق دەبێت یاخود چۆنە؟
بەڵێ ئێمە لە ڕاستیدا وەکو هەرێمی کوردستان عێراقیش بە هەمان شێوە لە ماوەی ڕابردوو هاوکاری تیمی نێودەوڵەتیمان کردووە یونیتات بە پێدانی زانیاری بێت معلومات بێت لەوەی کە ئەگەر وڵاتانی تر دادگایەکی بەو شێوەیان هەبێت هەندە ئەوانەی کە سەر بە داعش بوونە وەکو دیتمان لە ئەڵمانیا ئێستا لە فینلەندا لە هەندێک وڵاتی ترە لە بەلجیکایە ئەمانە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئامادەین کە ئەو زانیاریانە کە پێویستە لەسەر کەیسێکی محەدەد یان هەر کەیسێکی بێت ئێمە ئەمڕۆ دووپاتمان کرد لێرە لە نیویۆرک کە ئێمە ئامادەین بە هاوکاری نێودەوڵەتی لەم پرۆسە چونکە لە نەهاتی مەتاف ئەوەیە کە تروریستانی داعش مەفەڕێکیان بۆ نەمێنێت کە لێ قورتال ببن بۆ ئەوەی ئەو تاوانانەی کە ئەنجامیان داوە ئێمە لەو میکانیزمە بەردەوام دەبین و ئامادەشین لە کوردستان بەو پەیوەرانە کە هەیە ئەوانەی کە محکومینی داعشن لە کوردستان ئەوانەی کە گیراوی داعش بوون لە ماوەی ڕابردوو دووبارە ئەوانە لەگەڵ تیمی نێودەوڵەتی باسمان کردو ئامادەین بۆ تحقیقی زیاتر و ئەوانە پرۆسایەکە کە دەیەوێت دنیا و کۆمەلگای نێودەوڵەتی ئەم جارە ئەمانە تاوانبار بن بە تاوانی نێودەوڵەتی نەک تاوانی تروریزم یان تاوانی دیندار ینی ئەم لێکۆڕینەوە و بەدواداچوونە ینی 8 ساڵ تێرای ئەوەی نەکردووە تا ئێستا ئەنی دوای 8 ساڵ دەکرێت پرسیارەکە بەم شێوە بێت تاکەیت ئەندامانی داعش ئەوانەی کە ئەنی بەدەستە جەمعی کوشتاریان کردووە لە تەقینەوەکان لە کردە تیرۆریستەکان لە هێرشەکان لە هەر هەمووی ئەنی تاکەی ئەوە 8 ساڵی تێپەڕیوە تا ئێستا ئەنی چاوەڕێ چ شتێک دەکرێت لە ڕاستیدا دادگایکردنی تاوانی نێودەوڵەتی پرۆسایەکی درێژخایەنە عێراق تا حدێک ماماڵەیەکی سیاسی هەبووە بە ماماڵەیەکی قانونی و قەزایی هەبووە ئێستا ئەوی کە کوسبە بەردەم محاکمات و دادگایکردن لەسەر تاوانی نێودەوڵەتی لە عێراقدا بە پێ بڕیاری ئەنجومەنی ئاسایش نەبوونی یاسایەکی عێراقیە و لە هەرێم دیتمان کە دادگای دەستوری عێراقی اتحادی عێراقی ئەو پرۆژە یاسای هەرێمی تا حدێک ڕایگرتووە بەڵام ئێستا عێراق لە مەزاقێکی گەورەیە ئەوی شەوە دەبێ وەڵامی هەبێت بۆ کۆمەلگای نێودەوڵەتی چونکە پرۆسەی یونیتات ئەمەیە کە جەمع العەدلە کۆکردنەوەی زانیاریە دواتر دێت پرۆسەی لێکۆڵینەوە سێمیش دادگایکردنە نەبوونی یاساک لە عێراق حقیقەت ئەمە کێشەی دوام بوونی ئەعدامە لە عێراق سزای لە سێدارەدانە لە عێراق هیچ پرەنسیبێکی نێودەوڵەتی ئێستا لەسەر ئاستی چونکە قەرارێکی ئومەمیە و قەرارێکە سەر بە نەتەوەی گرتوەکان ڕێگان نادات کە ئەدلایەکی کە زانیاریە کە نەتەوەی گرتوەکان کوی بکاتەوە بدات بە دادگایکی تایبەتمەند ئەم دادگا سزای لە سێدارەدان بچەسپێنێت بۆیە ئەمە کوسپێکی گەورەیە بەرامبەر بە ئیشی یونیتات و فەریق یونیتات لە داهاتوو لە عێراقدا بەڵام ئێمە لە هەرێم بە پرۆژە یاسایی خۆمان بیرۆکەیەکی ترمان هەبووە و جیاوازیەکمان هەبووە لەو پرۆسە کە ئەتوانێت چارەسەرێک بدوزێتەوە لە هەرێم بەڵێ ئەمەی کە باست کرد شتێکی بیرهێنامەوە ینی جۆری سزاکان لە عێراق بۆ نمونە یەکێک لەوانە لە سێدارەدان و ئیعدام هەیە ینی جۆرەکانی سزا لە عێراق شێوازێکی دیکەیە دەیبەستمەوە بۆ پرسەی کە باسی ئەوە کرد عێراق مماتەڵە لەوە دەکات بۆ مەسلەی دادگاییکردنەوە ئەو هەماهەنجەی کە هەیە دەمێت پرسیارەکە لەوە بکەم هۆکارەکەی ئەوەیە لە ڕووی سیاسیەوەی عێراق مماتەڵە دەکات لەوەدا یاخود جۆرەکانی سزای جیاوازە لەبەرەوەیە تا ئێستا هەڵوێستەیەکی کردووە لە ڕاستیدا عێراق ئەو هۆیە کە باس دەکات ئەوەیە کە دەستوری عێراق لە سێدارەدان وەکو مافەکی یاسایی تێدا جێگیر کراوە و عێراق نەبوویتە ئەندام و بەشێک لە نەهێشتنی لە سێدارەدان ئەو ڕێککەوتنامەی نێودەوڵەتی واقع حێلاق ئەو واقعە کە ئەم یاسا بمێنێت ئیتر ئەمە حقیقەت بوویتە کوسپێکی یاسایی بەرامبەر بە دادگاییکردن و پەلەکردنە دادگاییکردنی تاوانبەرانی داعش لە عێراق ئەمە گەرەکی سەرەکی ئەم ڕاگرتنە بووە تا ئێستا بەڵێ ئادەمەوێت لەسەر کەمپی هۆڵ لەگەڵت بدوێم ینی کەمپی هۆڵ لە سووریا و کۆمەڵە خێزانی کەسوکاری داعشی عراقی تێدایە بەشێکیان گەڕێنراونەتەوە عراق بەشێکی دیکەشی لەوێ ماونەتەوە چارەنووسی ئەمانە چیان بەسەر دێت تێکەڵ بە کۆمەلگا دەکرێن دەگەڕێنرێنەوە عراق دەمەوێت لە تۆ بپرسم ینی چارەنووسی ئەمان چیان بەسەر دێت ئێمە وەکو حکوومەت هەرێمی کوردستان پرۆسەی ئێمە و سیاسەتی ئێمە زۆر واضح بووە و ئەمە سیاسەتێکە کە پێشتریش لە سەرۆکاتی حکوومەت دووپات کرایتەوە لە گەلانی نێودەوڵەتیەکان بە تایبەتی یونیتات ئێمە لەگەر گەڕانەوەی ئەم خەڵکە نین ئەوانەی لە کەمپی هۆڵن بوو ئەو ناوچە سنووریانە کە پێدەگوترێت ناوچەی ناکۆکی کە ناوچەی مادەی 140 بەڵام وەکو خەڵکی عێراق وەکو هەڵگری ناسنامەی عێراقی ئەمانە ڕێگایەک نییە کە ڕام بگیرێت نەگەڕێنەوە بۆ عێراق بەڵام داواکاری ئێمە وەکو حکوومەت هەرێمی کوردستان ئەوە بووە کە ئەمانە نابێت جێگیر بکرێن لەم ناوچانەی کە ئێستا خۆی مەشکلەی تێدا و ناکۆکی تێدا بە تایبەت مادەی 140 و ئەوانەی کە سنووری هەرێمی کوردستان بەڵێ
بەڕێز دیندار زێباریە ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە هەرێمی کوردستان لە نیویۆرکەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ تۆمان دوومان کردیت. سپاس.